ستا هەر کەسێک بڕۆ ناو شاری هەولێر یا دهۆک یا سلێمانی یا کەرکووک یا بەغدا یا هەر لە عالەمی ئیسلامیدا بڕۆیتە هەر شارێک ئەوانەی کە سەری ساڵی زاینی ئاهەنگ دەجێڕن پێ بڵێ تۆ مسلمانی دیا کافریت یا جوولەکەی دەڵێم مسلمان تۆ مسلمانی دیا گاوری دەڵێم مسلمانم تووڕە دەبێت کە پێ بڵێ تۆ مسلمانی ئێدەی بۆ شانازی بە ئیسلامەتەکەی خۆتەوە ناکەی لە هەموو ڕوانگەیەکەوە بۆم چم شانازی بە جوولەکە و گاورەوە بکەم شانازی بە دینەکەی خۆمە دەکەم کە دینەکەی من تەواوە دینەکەی من کاملە بەڵام بەداخەوە بەزینێکی نەفسیە ڕوحیە لە ئاستی چدا لە ئاستی غەربدا تەماشا دەکەین ئومەتی ئیسلامی زۆری بەزیوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە فەرمیێتی لەتەتەبیعونە سەنەنە من کانە قەبلەکم ئێوە شوێن ڕێچکەی ئەوانەی پێشخۆتان دەکەونەوە شیبڕن بشیبرین وذراعا بذراع بست بە بست و گەز بە گەز ئێوە شوێن ئەوان دەکەونەوە قالوا اليهود والنصارى يا رسول الله قال فمن بەڵێ ئەوان جوولەکە و گاورەوە شوێنیان دەکەونە بۆچی دوو هۆکار هەیە براکەم هۆکارێکیان هۆکارێکی شەهوەتیە ئارەزوبازیە ئەو گەنجە مسلمانەی ئێمە تەماشا دەکەین بیر دەکاتەوە لە شەوی سەری ساڵی زاینی ئەگە بچیاویش بەشداری بکە کچ و کورتێک هەڵە گۆرانی تێدا دەگوترێ و مۆسیقایە و هەڵپەرچێ و تێکەڵی کچ و کوڕەش بەڵەکە و لە زۆر شوێنیش نازانم ئێستا گەیشتۆتە ئەم دەردە گەیشتۆتە وڵاتی ئێمە ژیاننا لە وڵاتەکانی خۆیان لە بەریتانیا و لە ئیتالیا و لە وڵاتانە سەعات 12 شەو بۆ 5 دقە کارەبا دەگوژێنەوە بۆچی دەیگوژێنێتەوەی کچێکی لە تەنیشتە خۆشیان وا دەکەن عەمدیەن باوەش لە کشەکە دەدا و ماچی دەکات و تا 5 دقەوە حڕیەتی خۆیەتی لە خلالی گوژانەوەی 5 دقەوە تا لە ساڵێکی ڕابردووە ئینتیقالمان کرد گواسمانەوە بۆ ساڵێکی تر گەنجی ئێمە یعنی ئەم شەهوەت بازیەی بەلاو خۆشە ئەوە پاڵنەرێکە بۆی دەنا لێی پرسی ئەمە کارێکی ڕاستە دەڵێنەوە وەڵام ڕاست نییە ئەمە هۆکارێک هۆکاری دووەمی چییە هۆکاری دووەم غەڵەت حاڵی بوون ئەویش چۆن وا دەزانن چونکە غەرب لە تەکنۆلۆژیا پێشکەوتووە ئەوەتە غەرب کۆمپیوتەر دروست دەکات ئەوەتە غەرب سیارە دروست دەکات ئەوەتە غەرب تەیارە دروست دەکات ئەوەتە غەرب فەضائی مثلەن دەستی پێی گەیشتووە کە لە زانستی دنیای پێشکەوتون وا دەزانن کەواتە لە دین و ئەخلاقیشدا ئەوان لە پێش ئێمن ئەوەش هەڵە حاڵی بوونە بەڕاستی بۆیە گەنجی مسلمانی ئێمە دەڵێ کە بێت و من لاسایی ئەوان کەمەوە ئەوە یعنی پێشکەوتن یعنی شارستانیەت ئێمەش پێیان دەڵێن وەڵڵاهی سوپاستان دەکەین گەنجەکانی ئەوانەی کە ئاهەنگ دەجێڕن و دەچنە سەر شەقامەکان لاسایی جوولەکە و گاور دەکەنەوە وەڵڵاهی دەستخۆشیتان لێ دەکەین کە کۆمپیوتەر دروستکەن دەستخۆشیتان لێ دەکەین کە سیارەمان بۆ دروستکەن دەستخۆشیتان لێ دەکەین کە لە بواری زانستی دنیاییدا پێشکەوتوو بن کەس نییە ئینکاری ئەو کە ئیسلامی کاری لەوە ناکات بەڵام تۆ لە چ شتێکدا لاسایی ئەو دەکەیتەوە لە ڕەوشتیاندا کە ڕەوشتی ئەوان سفرە دۆڕاون ئەو هەموو حاڵەتی اغتصاب و ئەو هەموو حاڵەتی یعنی شوزوزی جنسی و ئەو هەموو حاڵەتی خیانەتی زەوجی کە لەناو غەرب و لەناو کوفردا هەیە لەناو ئێمەی مسلماندا نییە مافیا و پیا و کوژی و دزی و چەتەیی و ئەنواع لە ڕەوشدا سفرن براکەم ئێمەی مسلمان الحەمدولله یعنی کە شارێکی وەکو هەولێر یا سلێمانی بۆ نمونە بە 100 ئاسایش بە 100 پێشمەرگەی ئاسایش پاسەوانی لێ بکرێ و ئەمن و ئاسایشەکەی بپارێزرێ لە ئەمریکا پێویستی بە 1000 کەس هەیە بە 1000 ئاسایش هەیە ئەو جارە لە فلان ماڵچەتەی کرا لەوێ قۆڵ بڕی کرا ئەویان کوشت ئەویان فڕاند ئەویان ئەوە کرد بۆ دینەکەمان ئەخلاق و ڕەوشتی فێر کردوین مسلمان الحەمدولله خاوەنی ئەخلاق و ڕەوشتە کەواتە کاکی مسلمان تۆ کە سەرسامی بە غەربەوە سەرسام بە بەزانستە دنیایەکەیان نەک سەرسامی بە ئەخلاق و ڕەوشتیان کە سفرن تێیدا چۆن مسلمان سەرسام بێ بەوەی کە ئەوان دەڵێن عیسا کوڕی خوایە وەڵا عیسا لە فلانە ڕۆژە لەدایک بووە چۆن دەبێت یعنی خواش بێ و لە دایکیش بوو بێت کوڕی خواش بێت یعنی ئەمە هەر خۆیان هەر عەقڵی ئینسان قبوڵی ناکە کە مادام عیسا کوڕی خوایە و لە دایک بووە کەواتە دەبێت خوای گەورە ڕۆژێک هەبوو بێ لە دایک بوو بێت ئێمە کوفر لەوە گەورەتر نییە خوای گەورە دەفەرمێن لەقەد کەفەڕ الذین قالوا إن الله ثالث ثلاثة ئەوانە کافرن بەڕاستی کە دەڵێن سێ خوا هەیە عیسا و دایکی و رب العالمینش خوای گەورەش کە خالقی ئەرز و ئاسمانە چۆن شتی وایە ینی نەعەقڵ قبوڵیەتی کەواتە کاچی مسلمان تۆ چۆن دەی لاسایی کەسێک دەکەیتەوە کە بە عیسا دەڵێ کوڕی خوا چۆن لاسایی کەسێک دەکەیتەوە کە ئەخلاق و ڕەوشتی سفرە بەداخەوە فەرق ناکە لە بینی دایک و خوشتی فەرق ناکە لە بینی کچێکی بێگانە و خێزانی خۆی یعنی لە ڕەوشتیاندا حەقی خۆیتی ئینسانی مسلمان شانازی بە ڕەوشتە جوانەکەی ئیسلامەتی خۆمانەوە بکە دایکمان بابمان با پیرمان ئەم ڕەوشت و دابوونەریتە جوانەی لە ئومەتی ئیسلامیدا لە شارە کوردیەکانی خۆماندا بانەی گۆڕینەوە بە عادەت و تەقالیدێکی غەربی کە بەڕاستی دۆڕانە بەڕاستی فەشەلە والله أعلم